گفتوگۆی پێکەنانی کابینەی نۆیەمی حکومەتی هەرێم لە نێوان لایەنە سیاسیەکان بەردەوامە. 2 ڕۆژە وەفدی دانوستانکاری پارتی لە سلێمانی لەگەڵ هەریەک لە یەکێتی گۆڕان کۆبوونەوەیان ئەنجام داوە. بەڵام تا ئێستا ئەنجامی کۆبوونەوەکان دیار نییە. سەرچاوەیەک لە نێو بزوتنەوەی گۆڕان بە پەیامی ڕاگەیان پارتی بە بەشێک لە بەرنامە چاکسازیەکەی گۆڕان ڕازی بووە، بەڵام وردەکاری کۆبوونەوەکەیان بۆ کۆبوونەوەی جڤاتی گشتی و جڤاتی نیشتیمانی جێهێشتووە کە بڕیارە ڕۆژی پێنجشەممە و سەرەتای هەفتەی داهاتوو کۆببنەوە. ئەندامێکی جڤاتی گشتی بزوتنەوەکەش دەڵێت شەمەی داهاتوو گۆڕان بڕیار لەسەر ئەوە دەدات کە ئایا بەشداری لە حکومەتدا دەکات یاخود بە ئۆپۆزیسیۆن دەمێنێتەوە. ئێمە سبەینێ گوێ لە وەفدی دانوستان کارەگرین بزانین لە کۆبوونەوەکانە باسی چی کراوە تا چەند پرۆژە و کارنامە و بەرنامەکانی زوتنەوەی گۆڕانە چێتە پێشەوە، بە دڵنیاییەوە چی لە بەرژەوەندی خەڵک بێت، چوونە ناو حکوومەت لە بەرژەوەندی خەڵک بێت. ئێمە ئەوە ڕاستپاردە ئەەکەین بۆ جڤاتی نیشتیمانی بوونە ئۆپۆزیسیۆن لە بەرژەوەندی خەڵکە. ئێمە ئەوەکەینە ڕاستپاردە. ئێمە سبەینە ناتوانین بڕیار بین، ئێمە ئەو لایەنە نین کە بڕیارەیە. ئێمە ڕاستپاردە ئەەکەین بۆ جڤاتی نیشتیمانی. هەفتەی داهاتوو ڕاستپاردەکانی ئێمە چێتە بەردەم جڤاتی نیشتیمانی، ئەوان بڕیارێک لای یەکەرەوە کە ئەیەن بە بەشداری نەکردن یا بوونە ئۆپۆزیسیۆن. کۆبوونەوەکەی نێوان یەکێتی و پارتیش ئیجابی نەبووە. بە پێی زانیاریەکانی پەیام پارتی بە مەرجەکانی یەکێتی ڕازی نەبووە. یەکێتی مەرجی ئەوە بووە پێشتر کێشەی پارێزگاری کەرکووک و پۆستی وەزیری داد لە عێراق چارەسەر بکرێت. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی بۆ پەیام دەڵێت یەکێتی بۆ بەشداری لە حکومەتدا مەرجی بۆ پارتی هەیە و دەیەوێت لە کابینە نوێیەکەدا قورسایی هەبێت و داوای بەشێک لە پۆستە گرنگەکانی کردووە. ئەزانی چیە خۆی لەسەر پۆست و لەسەر باس لە ئەوە دەکەی کە تۆ بەشداری لە حکوومەت دەکەی دەبێ بەشداری بەرچاوت هەبێ بۆی خەڵک هەستی پێ بکات کە تۆ بەشداری لە حکوومەتی خۆ ناکرێت تۆ هەر تەنها داوای پۆستی بچووک بکەیت و بژڵی وڵای دەبێت شوێن دەستم دیار بێەوە شتیوانە لەبەرەوە حتمما ئەیکێتی نیشتمانی داوای پۆستی باڵا دەکا و بەڵام ئەمانە دەکەوێتەوە سەر گفتوگۆ ئەگەینە چ ئەنجامێک. ئێستا گفتوگۆ بەردەوامە حتمما دانوستاندن هەیەوە نیە ئیتر ئەگەینە کوێ ئەویان نازانم هەتا ئێستا. شاندی دانوستانکاری پارتی لە ئاستی بڕیارداندا نەبوون و تەنها گوێگر بوون لە داواکاری گۆڕان و یەکێتی بۆ چوون و مەرجەکانی ئەو دوو لایەنەشیان لەگەڵ خۆیاندا بردەوە بۆ هەولێر و دوای تاوتوێکردنیشان پێدەچێت جارێکی دیکە کۆبوونەکان بۆ پێکێنانی کابینەی نۆ دەست پێ بکەنەوە. ماوەی 2 ڕۆژە وەفدی دانوستانکاری پارتی لەگەڵ هەریەکە لە یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە سلێمانی لە کۆبوونەوەدایە. مەرجەکان یەکێتی هێندە قورس بوون بۆ پارتی کە نەگەیشتن بە هیچ ڕێکەوتنێک. سەبارەت بە گۆڕانیش گۆڕان دەیەوێت پرۆژەکەی نەوشیروان مستەفا بۆ کابینەی نوێمی حکومەتی هەرێم جێبەجێ بکرێت. هاوکات گۆڕان دەیەوێت بەڵێنێک لە پارتی وەربگرێت کە بە دەردی کابینەکەی پێشووی نەبات. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.